تا دێت لە عێراق بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زیاتر دەبێت بە جۆرێک تەنیا لە ماوەی 4 مانگی ڕابردوودا زیاتر لە 4,000 کەس و لە یەک ساڵی ڕابردووشدا زیاتر لە 13,000 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنەرانی ئەو مادانە دەستگیر کراون. وزارة الداخلية أطلقت حملة كبيرة. وەزارەتی ناوخۆ هەڵمەتێکی فراوانی بۆ دەستگیرکردنی بازرگانی مادە هۆشبەرەکان دەست پێ کردووە. ماوەی 2 ساڵە لە ساڵی 2021 زیاتر لە 13,000 کەس دەستگیر کراوە، بۆ ئەم ساڵیش تا ئێستا زیاتر لە 4,000 کەس دەستگیر کراوە کە بازرگان و فرۆشیار و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر بوونە. ومروج للمخدرات ومدمن مخدرات. بەپێی سۆراغەکانی بەشی نێشتنی مادە هۆشبەرەکان پارێزگای بەسڕا زۆرترین بازرگانی ئەو مادانەی لێ و لە هەریەک لە پارێزگاکانی کەربەلا و نەجەفیش زۆرترین بەکارهێنەریان هەیە. نەبوونی هەلی کار و کەمی هۆشیاری بە هۆکاری زیادبوونی بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانە دەزاندرێن. زۆرێک لە ڕێکخراوەکان و خۆبەخشەکان هەستان بە بڵاوکردنەوەی بابەتی ڕۆشنبیری بۆ باگاهێنانەوەی زیانەکانی مادە هۆشبەرەکان لەسەر گەنجان و کۆمەڵگە. زۆر هۆکار هەیە وا دەکات گەنجان بەڵاڕێدا ببات. یەکێک لەوانەش نەبوونی کار و نەڕەخسانی ژینگەیە بۆ هێنانەدی خەونەکانیان. بەپێی یاسای سزادانی عێراقی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان سزای زیندانیکردنی کاتی یان هەتاهەتایی هەیە و هەروەها پێبژاردن کە لە 10 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 30 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. هەروەها ئەوانەیشی کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن سزا دەدرێن بە زیندانیکردن لە ساڵێک کەمتر نەبێت و لە 3 ساڵیش زیاتر نەبێت. هەروەها پێبژاردنیش لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 10 ملیۆن دینار زیاتر نەبێت. تونند و تۆڵ نەبوونی دەواازە سنووریەکان یەکێکی دیکەیە لەو هۆکارانەی کە وا دەکات ڕۆژ بە ڕۆژ بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان ڕوو لاڵکشاندا بکات. بەو پێی کە لە ماوەی ڕابردوو چەندین کەسیش لە خاڵە سنووریەکان دەستگیر کراون بە تۆمەتی ئەوەی کە کاراسانیان کردووە بۆ هێنانە ژوورەوەی مادە هۆشبەرەکان بۆ ناو خاچی عێراق. زیاد ئیسماعیل نارتی، بەغدا.